لە کۆتاییدا ترامپ گورزە بە زەبرەکەی لە تاران وەشاند. ئایا ترامپ دەیەوێت دەسەڵاتی مەلاکانی تاران بڕوخێنێت؟ بڕیارێکی ئەستەم بوو، پێم ناخۆشە ئەم فەرمانەوە ژۆ بکەم، بەڵام دەبێت بەهێز بین. چارە نییە، دەبێت هەناردەکردنی نەوتی ئێران بگاتە سفر. من ئامادەم ڕاستەوخۆ لەگەڵ سەرۆکۆماری ئێران گفتوگۆ بکەم. ئەم چەند ڕستەیەی باسمان کرد بەشێک بوون لە قسەکانی دۆناڵد ترامپ لە کاتی واژۆکردنی فەرمانی تایبەت بە ئێران. هەروەک پێشبینی دەکرا سەرۆکۆماری ئەمریکا دەرەنجام فەرمانێکی سەرۆکایەتی بۆ دەستپێکردنەوەی سیاسەتی ئەوپەڕی گوشار لەسەر ئێران واژۆ کرد. مەبەستی ئەم فەرمانە گەیاندنی ئاستی هەناردەکردنی نەوتی ئێرانە بۆ سفر، ئەوەش بە مەبەستی ڕێگرتنە لە گەیشتنی تاران بە چەکی ئەتۆمی. لەمبارەوە ترامپ داوای لە وەزارەتی گەنجینەی وڵاتەکەی کرد بە مەبەستی داخستنی هەموو ڕێگاکانی گەیشتنی دەستی ئێران بە تەکنەلۆژیای ئەتۆمی دەست بە سەپاندن و توندکردنی سزابووریەکانی سەر ئێران بکات. هاوکات دووپاتیشی کردەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەبێت هاوکاری وەزارەتی گەنجینە بکات بۆ جێبەجێکردنی هەڵمەتەکە لە پێناو گەیاندنی هەناردەی نەوتی ئێران بۆ ئاستی سفر. هەر لەمبارەشەوە ڕایگەیاند ئەمریکا بە مەبەستی توندکردنی سزا نێودەوڵەتیەکانیش لەسەر ئێران هاریکاری لەگەڵ وڵاتانی هاوپەیمانی دەکات. ئەوتەریب لەگەڵەوە کۆشکی سپی لەم هەفتەیەدا سەرجەم بربەستەکانی قەدەغەی فرۆشتن و گواستنەوەی بۆمبی 2000 پاوندی یان بۆمبی 907 کیلۆگرامی بۆ ئیسرائیل هەڵوەشاندەوە. بۆمبەکە زۆر ڕوخێنەر و بەهێزە و پێشتر جۆ بایدن ڕێگەی لە فرۆشتن و ڕادەستکردنی ئەو جۆرە بۆمبە بە تەلەبیب گرتە بوو. بەڵام بەرپرسانی حکوومەتی ترامپ ئاماژەیان بەوەدا کە لە ڕۆژانی داهاتوودا 1800 بۆمبی لەم چەشنە ڕادەستی حکوومەتی ئیسرائیل دەکرێت. هاوکات ترامپ گوتیشین چیتر هیچ بربەستێک لە بەردەم گواستنەوەی ئەو جۆرە بۆمبانەدا نییە کە ئیسرائیل پێشتر کڕیبوونی و پارەکەشی دابین کردووە. دیاران بۆمبانە دەتوانێت چالاکی ئەتۆمیەکانی ئێران کە سەدان مەتر لە ژێرزەویدان بکاتە ئامانج. بەواتایەکی دیکە ئەم بۆمبانە ڕێگا بۆ لێدانی ناوەندە ئەتۆمیەکانی ژێرزەوی ئێران خۆش دەکەن. ئەم فەرمانەی ترامپ و ڕێگەدان بە پرسی هەناردەکردنی بۆمبی ڕوخێنەری 2000 پاوندی لە کاتێکدا بوو کە بۆ یەکەم جار لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا دەنگێک ڕاشکاوانە لە ئەنگری ڕێککەوتنە لەگەڵ ڕۆژاوە و بەتایبەت لەگەڵ ئەمریکادا. هەرام دەنگە بەرزەش وای کرد سەرەڕای ناڕەزایەتی بەرەیاژاوە گێڕ و توندەژۆخواز ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران گڵۆپی سەوز لە پێناو دانوستان لەگەڵ ڕۆژاوە و بەتایبەت ئیدارەی نوێی ترامپ بە مەبەستی چارەسەرکردنی پرسی ئەتۆمی و لابردن و کەمکردنەوەی گەمارۆکان هەڵبکات. بەڵام وا دیارە سەرەڕای پەیامی تاران و دەوڵەتی پزیشکیان بۆ دانوستان لەگەڵ ئیدارەی ترامپدا بەم بڕیارە سەرۆکۆماری ئەمریکا جیا لەوەی وەڵامی تارانی بۆ دانوستان ڕەت کردەوە بەڵکو قەیرانی نێوان هەردوو وڵاتی قوڵتر کردەوە و دەسەڵاتی سیاسی مەلاکانی لە لێواری ڕووخان نزیک کردەوە. لێرەوە پرسیاری سەرەکی ئەوەیە هەربەڕاست ئایا ترامپ دەیەوێت دەسەڵاتی مەلاکانی تاران بڕوخێنێت؟ هەربەڕاست ترامپ لە ئێستادا گۆڕینی ڕژێم و ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران لە ئەولەویەتی کارەکانیەتی؟ دیارە لە ئێستادا ترامپ باش ئاگادارە کە کۆماری ئیسلامی ئێران لە خراپترین و نزمترین دۆخی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵایەتی خۆیدایە بە شێوەیە کە لە مێژووی 46 ساڵی خۆیدا ئەوەندە لاواز بێدەسەڵات بێپشتیوان و تەنیا نەبووە. ترامپ باش دەزانێت لە ئێستادا دەسەڵاتی سیاسی مەلاکانی تاران لە ناوخۆ و دەرەوەی وڵات تووشی کێشەی ڕەوایەتی بووە. ئابووری وڵات بە تەواوەتی داڕماوە. بژێوی تەنگی بە خەڵک هەڵچنیوە و ناڕەزایەتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە پەرەسەندن دەکەن و ئەگەری داڕمانی دەسەڵاتی سیاسی کۆماری ئیسلامی لە نێوخۆی وڵات و لەسەر دەستی خەڵکی خودی ئێرانیش لە ئارادایە. جیا لەمەش ترامپ هەستی بەوە کردووە کە تاران لە پێناو دەرباز بوون لەم قەیرانە نەخوازراوە بە نیازە لەگەڵ ئەمریکا و ئیدارەکەی دانوستان و ڕێککەوتن بکات و لەم ڕێگایەوە مانەوەی خۆی مسۆگەر بکات. لەم نێوەندەدا پێویستە ئەوەش لەبیر نەکرێت شێوازی حکومڕانی ترامپ لەم ماوەیەدا نیشانی داوە کە ئەو وەک ترامپ حەزی بە ڕووخان نییە بەڵکو حەزی بەوەیە لە ڕێگەی گوشاری ڕووخێنەرەوە بەرامبەرەکەی بۆ دانوستان و وەرگرتنی امتیازی زۆرتری ئابووری و سیاسی ڕاکێشێت. لەلایەکی دیکەوە لە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێراندا ڕستەیەک لە ئایەتوڵڵا خومەینی هەیە کە وەک بنەمای سیاسەتی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. خومەینی ڕاشکاوانە باسی لەوە کردووە مانەوە و پاراستنی کۆماری ئیسلامی ئێران لە نوێژ فەرزترە، واتە مانەوەی
کۆماری ئیسلامیە و لەویەتی بەسەر فەرزەکانی دیکەی وەک نوێژ و ڕۆژ و حەجەوە هەیە کەواتە دوور نییە بەم نزیکیانە لە پێناومانەوەی ڕژێمی مەلاکان و گەیشتنی ترامپ بە خواستەکانی شایەتی دەستپێکردنی دانوستانی ئەم دوو وڵاتە بین. کۆیەم باسا بە ئێمە دەڵێت پێدەچێت لە قۆناغی یەکەمدا ترامپ بیاوێت لە ڕێگەی ئیسرائیلەوە پرسی ئەتۆمی ئێران بوەستێنێت. دوای ئەوە دەست بە دانوستان و ڕێککەوتن لەگەڵ تاران بکات. لەم حاڵەتەشدا دیارەیتر ترامپ چی لە تاران بوێت بەدەستی دەهێنێت. دوای ئەوە مانەوەی کۆمارێکی ئیسلامی لاواز و گوێڕایەڵی ئەمریکا نەک تەنیا مەترسی بۆ سەر ئیسرائیل و بەرژەوەندی ئەمریکا و ڕۆژئاوانیە بەڵکو تەنانەت لە بەرژەوەندی ترامپ و ڕۆژاوە و تەلەبیبیشدایە کەواتە ڕاستان فەرمانەی ترامپ بۆ ڕووخانی ڕاستەوخۆی ڕژێمی ئێران نییە بەڵام لاوازکردنەکەی خۆشکردنی زەمینەیە بۆ سەرهەڵدان و فراوانبوونی ناڕەزایەتیەکان لە ناوخۆدا ئەگەر تا ئەو کاتە جەنگی مان و نەمانی تاران و تەلەبیب نەقەومێت.